هەمولایەکتان بەخێر بێن هەموو کاتێکتان باش مێدم سەلامەتی و سەرکەوتنتانە بۆ ئومێدی ئەوەی کە بتوانین لەم پانەڵا ئیسفادە بە یەکتری بگەینین. دووبارە بەخێر بێی دەستەکانت خۆش. دکتۆر بێستون باس سەرەتا لەو پرسیارە و دەست پێ بکەین. سیمینارەکە لەژێر ناونیشانی ڕۆڵی ئابووریانەی پێشانگای کتێب. ئەم ناونیشانە چۆن هەڵبژێردرا؟ گرنگێکی لە چیدا وەگەر بۆمان باس بکەیت؟ بەڵێ. پیرۆزبایش بکەین لە دەستگای چاپ و پەخشی لەو بەڕێزانەی ئەو کادرە تەکنیکی و ڕۆشنبیری و زیرەکانی کە پەیوەندیدارن بەم کارە پیرۆزباییان لە یەکەین بە کە بەڕاستی ئەوە کارێکی زۆر نایاب و شازە. مێدەوارین ئەم پێشانگایانە بەردەوام بن و بتوانین بە هەمومان هاوکار بین بواری ڕۆشنبیری و هاوکار بین بۆ ئەوەی پێشانگاکان ساڵانە بەردەوام بن. ئێمە وەکو جەماوەری خەڵک لەم سنوورە و لە سنوورە دوورەکانیش دەتوانین پشتیوان بین و هاوکارێکی ئەساسی بین بۆ ئەوەی کە پێشانگاکان لەسەر پێی خۆیان بوەستن. هەڵبژاردننی عنوانەکە لە ناوەرۆکە پەیوەندیدارە بە سپۆڕێکەی خۆم. من سپۆڕەکەم لە ئابووریە لەبەر ئەوە پێ باش بوو بە شێوازێکی ئەکادیمی بەڵام زۆر قورس نا بەو شێوازێک یەکتری تێ بکەین. باسێک لە گرنگیەکانی پێشانگای کتێب بکەین ئابووریەوە چونکە لە بابەتی ڕۆشنبیری و ئەکادیمیەکان تریش هەیە باسەکە شێوازی ئەکادیمی باسەکە گرنگیە و گرنگیە ئەکادیمیەکانی و ڕۆشنبیریەکانی ئەم پێشانگایە. ئێمە پێمان باش بوو لە وەچە نەزەری یا بڵین لە گۆشەنیگای ئابووریەوە باسی ئەم پێشانگایە. دەستەکانت خۆش. دکتۆر بێستون لەناو هەموو ئەو بابەتانی دیکەی کۆمەڵگادا بۆچی باس لە ڕۆڵی ئابووری پێشانگای کتێب بکرێت؟ سێکتەرەکانی دیکە زۆرم باس بکرێت، بەس بۆچی ئەم ناونیشانە؟ من پێم وایە بێ هەرێکێک لە ئێمە کاتێک باس لە مۆزوعێکی دیاریکراوەکەین ئەبێ هەدەفێکمان هەبێ لە باسکردن لەوە و ئەو ئامانجەی کە هەمانە بۆ باسکردن لە ئەو بابەتی کە هەڵێبژێرین ئەبێ خزمەتێک بە خەڵک بگەێنین. ئەجارە من نازانم دەنگ چۆنە، لای خۆمەوە دەنگ خراپە، زۆر لای من گنە، ئەگەر لای ئێوە تێبگەن باشە. هەدەفەکەی منیش لێرە هەڵبژاردننی بابەتەکە لە بواری ینی لە وەچە نەزەری ئابووریەوە بۆ گاندنی گرنگیەکانی ئەم پێشانگایانەیە چ کاریگەریەکی ئابووری دەبێت. بەتەکید ئەم کاریگەریانە کاریگەری کاتی ئەبێت و هەروەها کاریگەری داهاتووشی ئەبێت، یعنی کاریگەری ئانیەکانی چەند دەتوانین لە چەند خاڵێکدا کۆیان بکەینەوە کاتە کاریگەری داهاتووشی دەبێت کە بریتە لە عەمەلیەکی ئیستیمراری بۆ خۆپەروەردەکردنی ئینسانەکان بۆ ئیسفادەکردن لە ڕووی زانستیەوە بۆ گەشەپێدانی توانەکانی خۆیان و هەروەها گەشەپێدانی توانەکانی ئینسان دووبارە دەچێتەوە خانەی ئابووری بۆ لەبەر ئەوەی هەتا ئینسانەکان باشتر بێ، باڵاتر بێ، بەرەوژووتر بڕوا، فرسەتی کاری بۆ دەڕەخسێ و لەلایەکی تریشەوە هەتاکو خوێندنەوە و ڕۆشنبیریەکەی زیاتر بێ، باشتر فکری بە واقع دەشکێ و باشتر دەتوانێت هەڵسەنگاندن بۆ دنیا بکە و لە هەمان کاتە خۆشی ئەبێتەوە بە عنسوورێک بە توخمێکی باش لەناو کۆمەڵگادا ئیسفادە دەگەێنێتەوە. ئەمانە هەمووی لە دەرەنجامی کۆتاییە لە عملیەکی ئیستیمراری یعنی بە بەردەوامی کاریگەری خۆیان دروستکردنی توانای زیاتر و بەرەو پێچوونی توانەکان. بەڵام کاریگەری ئانیەکانی ئەتوانین دەستنیشان بکەین. مەسەلەن ئێستا لێرە ئەم پێشانگایە کە دەکرێتەوە دەستگای چاپ و پەخشی ئەتڵەس چەندی کارمەندی بەگەڕ خستووە، کارمەندی تازەی بەگەڕ خستووە و ئەگەر بە شێوازێکی کاتیش بێ مۆقەتیش بێ، بەڵام لەم زلوفەی ئێستا
خەڵک بۆ یەک ڕۆژیش کاری دەست ناکەوێت یعنی فرسەتی کار ئەوەندە قورس بووە خۆتان دەزانن چۆتە قوڕگی شێرەوە بە ئاسانی دەست بە فرسەتی کار ڕناگا بەڵام بە حکمی ئەوەی کە کردنەوەی ئەم پێشانگایە لانی کەم 15 ڕۆژی دەوێت مەسەلەن مەرج نییە ئەو دە ڕۆژەی کە پێشانگاکە کراوەتەوە هەر ئەو دە ڕۆژە تۆ کارت هەبێت بەڵکو پێش ئەوە 5 ڕۆژێک پێش ئەوەش پێویستت بەخۆ ئامادەکردن و تەنزیمات و تەرتیباتی هۆڵەکە و ڕێخستنی ئەو دام و دەستگایانەی کە دێن ماوەیەکی دەبێت. کەواتە دکتۆر ببوورە قسەکەشتم پێ بڕیت دەتوانین بڵێن ئەم پێشانگایە ڕۆڵێکی باشی جێراوە لە ڕەخساندنی هەلیکاردا بۆ تایبەت بۆ گەنجان کاری دابین کردووە فراهەم کردووە حتا ئەگەر خودی با بڵێن ئامادەکاری پێشانگاکە لە یەک دەستگادا باس بکەین هەرەو دەستگایە خۆی چەندین کەسی بان کردووە دووبارە فرسەتی کاری پێداوە لەلایەکی ترەوە هەموو ئەو دەستگایانەی یا هەموو ئەو دارە نەشرانەی کە هاتوون ئەوانش هەرێکێکەوە لە لای خۆیەوە ئەگەر یەک کارمەندیش بێ بەگەڕی خستووە بۆ ئەو فترەی ئیسفادەی لێ دەکاوە موچەیەکی دیاریکرا و وەردەگرێت ئەمە لەلایەکی تریشەوە هاتو چۆکردن مەسەلەن ئەو جەماوەری کە دێت بۆ زیارەتی پێشانگاکە مەرجنی هەمووی سیارەی خۆی پێبێ جموجۆڵێکیش لە ناو یان لە مەیدانی هاتو چۆکردنا دروستەکە چەندین سیارەی تر چەندین تاکسی چەندین خەڵکە کاریان گواستنەوەی خەڵکە لەوێ ئەوانش ئیسفادەی ترەکە ئەمە لەلایەکی تریشەوە ئەم دام و دەستگایانی کە ئێستا ئێمە دابینین ئەم دار و نەشرانە مەرج نییە هەمووی هی سلەیمانی بێت مەسەلەن بەشێکی زۆری هی دەرەوەی سلەیمانی ئەگەر لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بێت و بەشێکی تری هی وڵاتە عەرەبیەکانە بەشێکی تری هی عێراقا هی شوێنەکانی دوور و نزیک ئەمانە غەیری ئەوانەی سلەیمانی کە لێرەن پێویستیان بە ئوتێل هەیە پێویستیان دووبارە بە هاتوچۆ هەیە پێویستیان بە مەطعەم هەیە پێویستیان بە کۆمەڵێک پێداویستی ڕۆژانەی خۆیان هەیە ئەوەندەی کە لێرە دەمێنەوە ئەمەش جموجۆڵێکی تر دروست دەکات لە بازاری مثلا لە بازاری سیاحی لە بازاری ئینتاجی زەراعی لە بازاری حتا ئینتاجی سەناعی یعنی لە چەندین بازاڕی تر کاریگەری خۆی دەبێت و لەلایەکی ترەوە ئەگەر ئێمە تەماشای ئەوە بکەین ئەو گروپانەی کە لێرە دەمێنەوە دووبارە شارەزاییەک پەیدا دەکەن لە مثلا لە چۆنیەتی و لە حاڵەت و لە ژینگەی سلەیمانی لەوە تێگەن کە سلەیمانی فعلا کاتێک کە باسی ئەوە دەکرێت دەڵێن منتیقەیەکی سیاحی گرنگە و سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە ئەمانە هەموو کاریگەری خۆی دەبێت دووبارە بۆ هاتنەوەیان لە جاری داهاتوودا و لە لایەکی تریشەوە خۆیان دەبنەوە بە ڕێکلامچی بۆ هەم بۆ سلەیمانی و هەم بۆ ئەو پێشانگایانەی کە دەکرێتەوە لە سلەیمانیدا یعنی ئەگەر ملاحەزە بکەین ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری بەسەر پێشانگاکەدا دێت و هەموو جارێ ئەوانەی کە بە کاروباری پێشانگاکە هەڵدەستن دووبارە مراجعەی خۆیان دەکەنەوە و بیر لە چاکردنی کە مقرڕەکان دەکەنەوە لە فترەکانی داهاتوودا باشتری دەکەن ئەمەش وای لێ دێ کە ئیقبال لەسەر هاتن بۆ ئەم پێشانگایە زیاتر و زیاتر بێت. زۆر باشە. دکتۆر با باس لەوە بکەین ئێمە زیاتر وا تێگەشتوین کتێب زیاتر ڕاندێکی ڕۆشنبیری و فکری هەیە دەکرێت بڵێن ڕاندی ئابووریشی دەبێت؟ وەڵام من نامیلکەیەکم هەبوو نازانم برادەرەکان دابەشیان کردیان نامیلکی بەڵام بە عەرەبیە نامیلکەکە نازانم گەیشتووە کاک تۆ شەوقی ئەو نامیلکەیە نەگەیشتووە نامیلکەکەی جاری ڕابردووە ماوە الکتاب والمیزە تەنافوسیە بە عەرەبی نووسیوە بەڵام ئەوە وەڵامی مامۆستا هاژەی تایە کە بەڕاستی کتێب وامان لێ دەکات هەروەکو ئاماژەم پێدا تواناکانمان زیاتر بێت هەندێکی ماوە بزانم نامیلکەکان ماوە گیان بەسم ئەگەر ما بێت بۆ ئەوەی ئەم برادرە بەڕێزانەش پێیان بکەم بەبەستم لەوەیە وا بزانم هەندێکی ماوە خەبەرێکی وام هەیە باسی ئەوەمان کرد کە گریجە ئابوووریەکانی کتێب خۆی یعنی کاتێک کە باز لە کتێب دەکەین گریجە ئابوووریەکانی چییە؟ گریجە ئابوووریەکانی لەوەدایە کە کاتێک کە تۆ کتێب دەخوێنیتەوە کتێب بریتە لە تەجروبەی کەڵەکەبووی
میلەتانی تر زانیاری کەڵەکەبووی میلەتانی ترە لە هەموو بوارەکانە کاتێک کە تۆ دەتەوێت لە بوارێکی دیاریکراوە خوێندنەوەت زۆر بێ دیراست زۆر بێ ئەمە وان لێ دەکات تواناداریەکی باشت بۆ دروستەکە کە لەو هیوایەتەی خۆت بۆ جێبەجێبوونی هیوایەتەکەی خۆت نزیکت دەکاتەوە مەسەلەن تۆ لە ڕێگەی خوێندن و خوێندنەوە و کتێبەوە دەتوانی توانەکانی خۆت بەروژور بەری ڕاستە ئەڵێن لە ڕێگەی خولیشەوە خولی پەروەردەییەوە و ئەو خولانەی کە توانەکانی مرۆڤ زیاد دەکەن فعلەن بەڵام ئەو خولانەش ئەو مامۆستایانش کە دێن دەرسەڵێنەوە تۆ پەروەردە ئەەکەن بۆی لە خولێکی دیاریکراوە توانەکانت بچێ بەرەوژور ئەوانشە لە کتێبەوە هێناوێنە ئەوانشە لە دیراسەوە هێناوێنە لەبەر ئەوە ئێمە توانین بڵێن دیراسە یان خوێندن کاریگەری زۆر بەقوەتی هەیە لەسەر میزەی تەنافوسی میزەی تەنافوسی بە کوردی باسی کەم میزەی تەنافوسی یعنی تۆ چۆن دەتوانی تواناکانت ئەوەندە بەرەوژور بەری کە منافەسە یەکێکی تر بکەیت میزە یعنی خەسڵەت یعنی صفەت یعنی ئەوەی کە تۆ پێی دەناسریتەوە تەنافوسیش یعنی منافەسە تۆ چۆن دەتوانی لە ڕێگەی کتێبەوە لە ڕێگەی خوێندنەوەوە وا بکەی کە توانەکانی خۆت ئەوەندە بەرەوژور بەری کە بتوانی منافەسە بکەیت ئەم تواناداریە ئەم گەشەکردنی توانایە لە لای ئینسان وای لێ دەکات کە توانای منافەسەی هەبێ منافەسەش بریتە لە چی؟ ینی منافەسە حەقی خۆتە تۆ لە کاتێکە بۆ نمونە داوات لێ یەکرێت چەندین فرسەتی کار هەیە لە سۆشیال میدیا یا لە جەریدەکانە یا لە تەلەڤیزیۆن لە شوێنە بڵاوەکرێتەوەڵەن یا تۆ ئەیزانی بە نەوێ لە نەوەکان پێویست بە چەند کارمەندێک هەیە لە شوێنێکی دیاریکراوە لەوانەیە 100 کەس بچە داوای ئەوە بکە ئەمانە لە بینی خۆیانە منافەسەیەک ئەەکەن بەڵام منافەسەکە چیە بریتە لە منافەسەی تواناداری چێ تواناداریەکەی بەقوتر بێ لەو بوارە کە داوا کراوە ئەو وەرەگیرێ کەواتە تۆ کەی ئەتوانی ئەو منافەسەیە بکەی کە تواناکانت بەرەوژور بردبێ نەوەکو لە ماڵەوە دانیشتی بی و هەر خەریکی مۆبایل بیت و ئەگەر لە دنیا نەبێ و هەرچی گۆڕانکاریەکانی دنیا هەیە بەسەرتا تێپەڕێ ئەمجا لە دواییە بڵێ وەڵاهی من لە فڵان شوێن بۆ دانامەزرێم و لە فساشم بۆ دانامەزرێم ئێمە دەبێت ئەوە بزانین بەڕێزینە لەم وڵاتەی ئێمە ئەوە ڕۆی کە حکومەت هەر کاتێک کە تۆ تەخەڕوجت کرد حکومەت دادمەزرێنێ ئەمە نەما ئەمە بۆتە شتێکی سانەوی بۆتە دووهەم شێوازی دامەزراندن و دووهەم شێوازی پەیداکردنی کار بەڵام وردە شێوازی کاری تایبەت شێوازی ئەوەی کە کەرتی تایبەت خۆی وردە دەسەڵات بگرێ بەسەر هەموو ئابوووریەکە ئەو کاتە بەتەکید لەسەر ئاسی منافەسەکانە بێ یعنی تۆ چەند بەتواناتری لەو حاڵەتە چەند زیرەکتری چەند شارەزاتری تۆ وەرەگیری بۆیە منافەسەکە لە بینی تۆ کەسێکی ترایە خۆ لەوانەیە منافەسەکە لە بینی خوشک و خوشکێکا بێ برا و برایەکا بێ لە بینی خزم و خزمێکا بێ ئەم منافەسانە کێ بەتواناتر بوو من لە کاتێکە کە داواکاریم هەبێ بۆ وەرگرتنی کارمەندێک کێ توانەداری زیاتر بێ من ئەوە وەرەگرم بۆیە بۆ وەڵامەکەی بەڕێزت گرنگی کتێب کاتێک بە کەلیمەی کتێب ئەڵێن مەبەستمان هەر لەوە نییە کتێبێک لە بینی بەرگێک بۆ بەرگێکی تر هەر ئەوە کتێب بێ تۆ یەک پارچە وەرەقەش بە کتێب حساب بکە بۆ ئێمە لەبەر ئەوەی لە تەعریفی کتێبە مەبەستمان لە هەموو بابەتێکی نووسراو کە تەجروبەیەکی سەلمەنراوی کابێ و سوودی هەبێ و لە هەمان کاتە لەسەر ئەساسی تەجروبەی خەڵکی تر ئەم داڕشتنە کرابێ ئەگی ناخۆ من هەرچم لە خۆمەوە کتێبێک بنووسم کەس لی تێنەگا و هیچ ئەساسیاتێکی نەبێ ئەوە هیچ نییە یعنی ئەوە بە کتێب حساب نییە ئێمە لێرە کتێب بەبەستمان لە معنە عیلمەکەیەتی کەواتە تۆ لە پەڕەیەکەوە لە مەلزەمەیەکەوە لە کتێبێکی بچووکەوە لە کتێبێکی گەورەوە ئەمانە هەمووی بە علم حسابە کاتێ سەلمێنرابێ یعنی تۆ ئەتوانی ئەم شەرتەشی بۆ دابنی کاتێک ئەمە سەلمێنرابێ بە شێوازی علمی و بوو بێ بە یاسایەک کە ڕەتکردنەوەی نەبێ یان ڕەتکردنەوەی ئەگەر هەش بێ لە ئاسێکی کەما بێ بۆیە تۆ ئەتوانی زانیاریەکانی خۆت توانەکانی خۆت بەرەو پێشەوە بەری لە نەتیجەی خوێندنەوەی خۆت کە ئەوەش لە نەتیجە ئەتگەێنێتەوە بە دەست گەیشتن بە فرسەتی کار دەستەکانت خۆش بێ دکتۆر بێستون بەگشتی پێشانگایەکی وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب چۆن دەتوانێت خزمەت بەڕەهەندی ئابووری وڵات بکات؟ ئەتوانین ئێمە بڵێین بۆ ئەو پرسیارەش تقریبەن لە چوارچێوەی مناقەشەکەی پێشومانە
بەڵێ ئەتوانی بڵین چوارچەوەیەکمان بۆ دانا بۆ ئەوە ئەگەر گەشەکردنی تواناکان لەسەر ئاستی تاکە کەسیش بێ بەڵام تاکە کەسەکان هەمویان بەیەکەوە کۆکەرەوە دەبێتە کۆمەڵگا یعنی تۆ لەم حاڵەتە ئەگەر وای لێ بێ کۆمەڵگاکەت کۆمەڵگایەکی خوێندەوار بێ و کۆمەڵگایەک بێ بڕوای بە زانست هەبێ کۆمەڵگایەک بێ بەرەو پێشکەوتنی زیاتر بڕوای لە ڕووی عەقڵیەوە بە تەئکید ئەوەش دەرگای تر ئەکاتەوە بۆ تەتەوری سەناعی لە بوارەکانی کشت و کاڵ لە بوارەکانی تەکنۆلۆژیا لە بوارەکانی ئامێر و ئالات و ئەدەواتی گەورە و گشکە لە حتا لە بواری بازرگانی ئێمە بە تەماشای ئەو وڵاتانەکەین کە زۆر پێشکەوتوون مەسەڵەن وڵاتێکی وەکو یابان نەخێر وەرە وڵاتێکی شارەدەیەکی وەکو سەنگافورە سەنگافورە دێیە لە ئەسڵا گوندێک بووە شارە گوندێک بووە یعنی گوندێکی گەورە بووە وردە لە نەتیجەی پێشکەوتنی عەقڵ گەشەکردنی عەقڵ و گەشەکردنی علم لە لای ئەندامەکانی و بەڕێوەبەرەکانی ئەو شوێنە ئەگەر کێخایەکیشی هەبوو بێ یەکەم جار ئەوانەتان کە شارەزاییتان هەیە لە مێژووی سەنگافورە لە کێخایەکەوە هاتووە یعنی کێخایەکی هەبووە ئەو شارەدەیە وردە ئەو کێخایە هاتووە گەشەی پێداوە بە ئەو گوندە و بەروپێشەوەی بردووە بە ڕادەیەکی وا کە گەیشتووەتە ئاستێکی زۆر بەرز لە داهێنانە تەکنۆلۆژیەکان و داهێنانە علمەکان یابان تەماشاکەی بزانم منافەسەی کوێکە منافەسەی هەموو دنیا دەکات چین لەگەڵ ئەمریکا منافسن ئەمریکا لەگەڵ وڵاتانی تر منافسە ئەوروپا لەگەڵ وڵاتانی تر و لە دنیادا منافسە هەموو منافەسەکان لەسەر ساسی علمیە یعنی کێ زیاتر بتوانێت علمی زیاتر پێ بێ ئەوە دەتوانێت دەسەڵاتداری زیاتر بێت باشە ئێمەش لە وڵاتی خۆمانە بابیر لە خۆمان بکەینەوە ئایا ئێمە هەم یەکەم خۆمان وەکو ئەندامانی کۆمەڵگا دوهەمینیشان بەڕێوەبەرانی سیاسی ئەم وڵاتە ئیدارەی ئەم وڵاتە ئایا ئەمانە بەیەکەوە چۆن دەتوانن ریاکشنێک بکەن جۆرێک لە تەفاعول بکەن بەیەکەوە هەم ئیدارەدانی سیاسی وڵات ئیدارەیەکی وا بێ کە ڕێگە خۆشکا بۆ ئەوەی علم بە هەموو کەسێک بگا و هەم خۆشمان لە ناو کۆمەڵگەی خۆمانە کارێکی وا بکەین کە زانست و زانیاری بەرەو پێشەوەبەری نەتوانین بگەین بە پلە بەرزەکانی زانست کەواتە ناتوانین گەشە پێدانیش دروستکەین ئێتۆ کە نەتوانین گەشە پێدان لە ناوخۆتا دروستکەی کەواتە بۆ نمونە دروستکردن یان دامەزراندنی کۆمپانیایەکی وەبەرهێنان لە هەر بوارێک لە بوارەکان لەسەر لە چیەوە دێت لەوە دێت کە پارە کۆ دەبێتەوە لای هەندێک کەسەکان ئەو پارەیە دەتوانن بەگەڕخەنەوە معمەلی پێ دروستکەن مەسانعی پێ دروستکەن بوارەکانی تری ئابووری پێ دروستکەن ئەمە وا دەکات دووبارە فرسەتی کار بۆ خەڵکەکە دروست بێت کەواتە ئەگەر ئێمە کۆمەڵگەیەکی خوێندەوارمان هەبێ بەعام کۆمەڵگەیەکی علمیمان هەبێ لە ڕووی علمیەوە بیرکاتەوە لە خەیاڵات دوورکەوێتەوە لە ئەندێشەی بێکەڵک دوورکەوێتەوە و هەروەها خو نەداتە ئەو شتانەی کە دوورت ئەخاتەوە من بەڕاستی بە سەراحەت باسی کەم بڕێزینە مۆبایل چەند باشە ئەوەندە بووە بە دەردێکی گەورە بەدەست هەرزەکارەکانمانەوە نەخێر لەوانەیە بوو بێ بە دەردێکی گەورە لە نەتیجەی خراپ بەکارهێنان بۆ هەمومان بوو بێ بە دەردێکی گەورە ئەم دەردە گەورەیە لە چیا خۆیە بینێتەوە لەوە خۆیە بینێتەوە تۆ مەشغوڵی بە مۆبایلەکەی خۆتەوە کات تێپەڕیوە کات ئەڕوا هەر میلەتێک حسابی بۆ کات نەکرد هەر ئینسانی بۆ حسابی بۆ کات نەکرد ئەو ئینسانە ناتوانێت ناجح بێ لە ژیانی خۆیان ئەو میلەتە دوا ئەکەوێت ئەو میلەتە لە شوێنی خۆی مراوەحاکە ئێمە ئەبێ ئەومان لەبیر بێ ئێستا لە دنیادا لە ناو مەفاهیمی اقتصادی لە چەمکە اقتصادەکانە کاتیش دانراوە بە یەکێک لە وەسیلەکانی بەرهێنان ئێمە جاران دەماگوت هۆیەکانی بەرهێنان بریتێ لە کرێکار و معامل و ئەرز و ڕێخستنی کارەکان و ئەوانە بەڵام ئێستا تەکنۆلۆژیا یەکێکە لە شتەهەرە گرنگەکان زانستی ئینسانەکان گەشەپێدانی مرۆیی سامانی مرۆیی زۆر گرنگە سامانی مرۆیی بەچی کۆ بێتەوە ڕۆشنبیری ئینسان بەچی کۆ بێتەوە بەوە کۆ بێتەوە تۆ احترام لە کات بگری
کات بەسەرتا تێپەڕێ تۆ لە شوێنی خۆت ماویتەوە وڵاتانی تر بەرەو پێشەوە ڕۆشتن و تۆ هەر لە دواوەی هەرە بێ هاوارکێکی فرسەتێکی کارم بۆ دروستە بێت کاتێک ئێمە بەو شێوازە بووین کەواتە پێشکەوتنێکی سەناعیش لە وڵاتەکەمانە دروست نابێت کەواتە پێشکەوتنێکی کشت و کاڵیش دروست نابێت هەر ناچارین ئیتمام زیاتر ئەو وڵاتی ئیتمام زیاتر بە بازرگانی بدا بەڵام کام بازرگانی ئەو بازرگانیە ناکە تۆ لێرە کەلوپەل و کاڵا و خزمەتگوزاری خۆتە بێ هەناردەی پێ بۆ دەرەوە بەڵکو بەعکسەوە ئێمە ئێستا بازرگانێتێکمان هەیە بازرگانێتی هاوردەمان هەیە هەموو ئەو شتانەی کە ئەیبینی لەناو بازاڕا من ناڵم بە مطلقی بەڵام لە سەدا 95 ئەو کاڵا و خزمەتگوزاریانی کە لە ناو بازاڕی ئەم وڵاتی ئێمەدا هەیە هەمووی هی بازرگانی دەرەکیە هی هاوردەکردنە ئەوە نەکبەتیە ئەوە ماڵوێرانیە ئەوە لە ڕووی اقتصادی کولیەوە ماکرۆ ئابووری کە تەماشایکەی ئەوە بریتێ لە فەوتانی وڵاتەکە و لە ناوچووی وڵاتەکە و یەکێکە لە نیشاندەرەکانی ئەوەی کە تۆ ئینتاجت نییە کە تۆ بە خۆت ئینتاجت کە تۆش ئینتاجت نەبوو هەر ئەبیتە ئینسانێکی بەرخۆر ئەبی بە مستەهلیک ئەبیتە بەکاربەر نابیتەوە بەرهێن نابیتە بەرهەمهێن کاتێک ئێمە گەشاکەین ئەڕۆینە پێشەوە کە خۆمان وەکو کەسان وەکو تاکە کەس خۆمان بەرهەمهێن بین ئەگەر وای لێ هات خۆمان بەرهەمهێن بین هەمومان ئەوە میلەتەکەشمان یعنی ئەو کاتە بە میلەتێکی بەرهەمهێن حسابە وەکو میلەتی یابان و وەکو چینیەکان و وەکو سەنگافوریەکان و ئەمریکەکان و ئەوانە بە میلەتێکی بەرهەمهێن حسابە ئەوان فائیزیشان